سەرەتا بە ناوی خوددا سڵاو لە هاوڕێیانی پۆلی 12 لە ئازیزانی من بەختیار عابیدم بەکالۆرسم هەیە لە میدیکال مایکرۆبایۆلۆجی لە زانکۆی کۆیە. پۆلی 6 توانیم نمرەی 96 بەدەست بێنم. بۆیە ئەم فرسەتەیان بە من داوە کە لەم چەند دقەیە لە خزمەتی ئەوا بم بۆ باسکردنی ئەزمونێک لە ژیانی خۆم لە پۆلی 6. هەرچەندە ئەزانم کاتەکەی درەنگە و ئێوەش وا لە دەمە و چوونە ناو ئیمتیحاناتان، بەڵام ئینشاءڵڵا ئەوەی من پێم دراوە ئەوەی من باسیەکەم بۆ ئێوە هێشتا مەجالی ئیسفادە لێکردنی هەیە. من باسی ڕۆژێکی ئیمتیحانتان بۆکەم، واتە ئێوە هێشتا نەگەشتونەتەوە ڕۆژە، و ئەمە بکەنە پێوەربیکەنە نمونە بۆ هەموو ڕۆژەکانی کەتان ئینشاءڵڵا. لەو دقەی لە خەو هەڵەسن هەتا ئەو دقەی لە ئیمتیحانیانە دەرەوە ئینشاءڵڵا بە تەفاسیل لێرە ئەمڕۆ باسی هەموو ئەو بابەتانەتان بۆکەین. سەرەتا حەز دەکەم یەک شت کە لە ناو خوێندکارانی ئێمە بووەتە جێگەی قەلەقی و ترسناکی و دێوەزمە وشەی تاقیکردنەوەیە. ئەوەندە قورس وەری مەگرن. باشە ئێمە هەمومان لە ژیانە لە تاقیکردنەوەیە، نەک بەستۆی قوتابی. باشە من لە تاقیکردنەوەیە، من ئێستا گەچکارم، باشە من لە تاقیکردنەوەیم لە ژێر دەستی وەساکەما کە ئایا ئیشەکەی منی بەدڵەیانە. باوکی تۆ لە تاقیکردنەوەیە لە ژێر بەردەستی خاوەنی کۆمپانیاکەی، خاوەنی دایرەکەی کە ئایا ئیشەکانی بەڕێکیەکەیانە. خودی مامۆستاکەت کە ئیمتیحانی تۆکە خۆی بۆ نمونەکە ئیجازەی سایقی دەرەکە لە تاقیکردنەوەی بەردەست مرورایە، کەواتە تاقیکردنەوە بەشێکە لە ژیانی ڕۆژانەمان و ئێوەش گەشتونەتە قۆناغێکی تاقیکردنەوە کە تاقیکردنەوەی خوێندنە. بە شتێکی قورسی وەرمەگرن، با نەبێتە ترسێک لە ناختانە، و ئەوەش بزانن ئەوەی لە تاقیکردنەوەیە تۆ لە ناو کتێبەکەی خۆتانایە. یعنی ئەو کتێبەی کە تۆ خوێندوتە، ئەو کتێبەی کە لەبەرت کردووە، پێداسوونەوەت کردووە، مڕاجعە، پرسیار حەلکردن، هەموو شتێک هەر لەو کتێبایە تۆ، هەر لینا ئەو کتێبەیە کە تۆ بیناتە شتێکی تازە و نوێ نایەتۆ، ئەوەی لە تاقیکردنەوەیە تۆ خوێندوتە. کەواتە بە ئەم ترسە لە ناخمان دەرکەین. باشە ئەو ڕێگەی تۆ ئێستای بڕی دەیان و سەدان کەسی تر پێش تۆ بڕیانە بەسەر کەوتویش ئەلحەمدولیلا. زۆر ناڵێن بچینە ناو بابەتەکە لە شەوە دەست پێەکەین. باشە زۆر گرنگە زوو بخەون هاوڕێیان، یعنی کاتدامەنێن بۆ بڵێن مڕاجعە ئەکەین و ئەخوێنین و چی هەتاکو دوی شەو یەکی شەو ئەوانە زوو بخەون زوو شەستن و هەوڵدەن کاتی خەوتان 7 ساعت بۆ 8 ساعت بێت. خەوێکی تەندروست دەرەجەیەکی باشی بەدواوەیە، مێشکێکی چالاک و هزرێکی بە قووەتی بەدواوەیە. بەبێ خەوی تەندروست ئەم شتە نابێت. باشە کەواتەوەی گرنگە ئەگەر بتوانن 11 بخەون 5 بەیانی هەڵسن، 11 بخەون 5 بەیانی هەڵسن. ئەم 7 ساعتە بۆ ئێوە کیفایەتە خەوێکی تەندروست و هێمنانە و پێش خەوتن هەوڵ بدەن هەموو شتەکانتان حازرکەن هەتاکو بە بێخەمی و بە ئارامی سەر بنێنە سەر جێگە. یعنی ئەو شتانی کە پێویستن با حازر بێن، نەکە ئەمە دنیای بانی درەنگ خەوەرتان بووە یا هەر شتێ لەو بابەتانە. گرنگیەکی تەواو بە خەو بدەن. نمونەیەکتان بۆ باسکەم. موعیدێکمان هەبوو لە زانکۆی کۆیە، مامۆستا محەممەدی ناوە، ئەوائیلی سەراستی زانکۆ بوو. جا باسی کردوتی ڕۆژێکیان کە باش نەخەوت بووم، ڕۆشتمە زانکۆ بۆ ئیمتیحان. وتی کە دانیشتم لە قاعە ئیمتیحانە سەیرەکەم فۆرمات هیچ بەتاڵ، مێشکی هیچیان نەماوە. زۆر حەپەسام، زۆر خەمم بوو، ماوەیەک دەیە تۆزی هێور بینەوە و هەتا ئەوەنەی سترێسەکان نامێنێت و کە ئیشەڵام خاڵانە دانە باسەکەین چۆن وا بکەین سترێسمان نامێنێت، چۆن وا بکەین شتمان بیر بێتەوە، چۆن توانی کۆنتڕۆلی وەزعەکە بکەین. هەتا وتی دەی بەشکم ترس و شتم نامێنێ و شتەکانم بیر بێتەوە. وتی سوودی نەبوو، بیرم کەوتەوە کە من باش نەخەوتومە. ئیجازەم لە ڕابەری کلاسەکەمان وەرگرت، وتم من بڕێ ئەخەوم ئەگەر درەنگ خەوەرم بووە ئەوە تۆ لە مدەی ئەوە ناخەوەرم کردو، ئەگەر خۆشم خەوەرم بووە باشتر، نەکات درەنگ خەوەرم بێتەوە. خەوێکی باشی کردبوو، دوای هەستا بوو. ئەمە خۆی باسێکا کە شکر بوو ئەوە ئیلیش وتی هەموو شتەکان هاتۆ ناو زاکیرەم. بۆ لەبەرەوەی مێشکی زیاد لە ڕادە ماندوو کردووە، خانەکانی تەواو پەش و بڵاو بووەتەوە. کەواتە خەوێکی تەندروست گرنگی پێ بدەن. باشە بەیانی هەڵەسی لە خەو دەموچاوێکە شوین هاوڕێیان هەوڵدە نوێژی بەیانی بکەن. باشە زیکر بخوێنن، ئەمانە زۆر ئەساسە. پشت بەخوا ببەستن، خوات لە پشت بێ، زیکر بخوێنی، دڵت ئارامە بێ، مسەیتەرە بێ، توانایەکی عەجیبی زاکیرەت پێ ئەدا ئینشاءڵڵا. نوێژێکی ڕێکوپێکی بەیانی بکەن، زیکرەکان بخوێنن، دەموچایە بشۆن. نانی بەیانی گرنگێکی زۆر پێ بدەن، لەبەر ئەوەی وزە و نەشاتێکی باشی تایە بۆ ئێوە. نانی بەیانی لەبیر مەکەن ئینشاءڵڵا. ئەگەر توانیتان ڕاضەیەک هەم بۆ بەدەنی خۆتان باشە، هەم بۆ زاکیرەتان باشە،
ڕێزێکی باش بکەن و کورتە و پوختەیە کە لەوانەکە حازرتان کردووە لەو بەیانیا دووبارەیکەنەوە. باشە زۆر کەس ئەم طریقە بەکارتێنێ، ئەم طریقە سەرکەوتووە، پوختەیەکی بابەتەکانی هەیە، چونکە ناکرێت لەو دەم و بەیانات و هەموو شتەکان فریا بکەویت. وە گرنگیشە سەعاتێ پێشەوەی کە ئیمتیحان دەست پێکا واز تێ نابێت لە هەموو شتێک، کەواتە ئەو مدەیە کە هەتە بۆ نمونە 5 تا 7 لەو مدا بێ فریای نان شت حازرکردن سعی و مراجعەش کەوی. باشە پوختەیەکتان هەبێ زۆر باشە، ئەگەر نەبوو بەسەریعی بەس بە چاوەها و بابەتانی کە گرنگە مراجعەیەکی بکەن بۆ ئەوەی دووبارە شتەکان لە مێشتا بچەسپێتەوە و خانەکان چالاک بن، چونکە ئەمڕۆ ئیمتیحانە. پاشان هەوڵ بدەن خواردن کە ئەیخۆن با خواردنی سوورەکرا و سوێر و چوزانم خواردنە گازیەکان و ئەمانە نەبێ، ئەمانە مێش لە ناوە بە مانوویەکە لاوازێکە بە قووەت نایەڵێت و ئەمانەی لێ بە دوور بگرن ئیشاءالله. ساعاتێ پێش داواماز لە سەعی بێن و بەڕێ بکەون بۆ زانکۆ. بەڵام ئامان ئاگادار بن لەگەڵ کەسێکا کە ئەڕۆم بۆ زانکۆ با باسی ئیمتیحانات و دەرزەکە نەبێ. باشە ئەگەر بەتەنیای شەڕۆی بۆ خۆ سەیری ئاسمانکە با مێشکت ساف بێت، ئەگەر لەگەڵ برادێکی شای هەر مۆزۆر زۆرە کورە گەنج ئێستا خەریکی دڵدارین کاکە باسی کەفڵەکەت کە بەس باسی زانکۆ و دەوام و باسی عەفوەن زانکۆ نە، باسی دەوام و دەرز و ئیمتیحاناتەکە مەکە. باشە سەعاتە پێشەوە مێشکت با وازی هێنابێت لە هەموو شتێ، خانەکانی استراحەت کەن بۆی ئامادە باش بن کە لە قاعەی ئیمتیحانە بیان خەیتۆ ئیش. کە چوویتە دەوامیش هەوڵدە هیچ باسی پرسیار و چی حەلەکریە و چی چۆن حەلەکریە و ئەوە هاتۆ تۆ فڵان پرسیارگران و ئەمانە مشەوەشیە دروستەکە لە تەلەبەی ئێستاە فەقیرانە هەتا ناو قاعەی ئیمتیحان شتیاوە دەستیوە. غەڵەت، باشە غەڵەت. ئەگەر توانیتان ئینشاءالله زوو بچنە قاعەی ئیمتیحانە، یعنی بە شێوەیەک بێت پێش وەرەقە دابەشکردن مەدەیە پێش وەرەقە دابەشکردن ئێوە لە قاعە دانیشن هەتاکو سترێس نەمێنێ، ئیسراحەت بۆ خۆت دابنیشیت، هیچ سترێسێک هیچ دوودڵیەک ئەوانت نەمێنێ هادی بیتۆ. باشە ئەو تەلەبەی کە لە کاتی وەرەقە تەسلیم کرد وەرەقە پێشکەشکرد ناتێتە قاعەی ئیمتیحانۆ مشەوەشە بە وەرەقەکە و پرسیارەکان هێندەی تر مشەوەشە بێت و ئامە بە لەسەر کورسێکە زۆر بە مسەیتەری ئەوها دانیشە کە ئەنەما کەس لەو قاعانیە تۆ نەبێت سەرۆک و ڕەیس و وزەرای ئەمانە ئەم شێوە جوڵانە ئەم مسەیتەریە ئەم ڕێکۆسانە متمانەت پێدا. باشە متمانەت پێدا کاریگەریە بێ تاقی کەرۆ زۆر بە مسەیتەری لە شوێنی خۆتا دابنیشە. زیکرێکی درێژمان هەیە من لێرە نایخوێنمەوە، ئەگەر ویستان یا ئەگەر ئەوە بوو برادران داینێن، برادێکی ئەوائیلمان دایمەوە زیکرەیە خوێند الحەمدولله ئەوائیلش بوو ئیسفادەی باشی لێ کرد. ئێوە کە لە ماڵ دەرەچن بۆ تاقیکردنەوە و زیکرتان نەبیر بێ بسم الله توکلت علی الله ولا حول ولا قوة إلا بالله پشت بەخوا بەسن ئەو زیکریانە بخوێنن و قۆپیش لە مێشکدان دەرگەن، لەبەرەوەی مانای نییە تۆ زیکر بخوێنیت و تۆ پشت بەخوا بەسیت و پشتیشوە خەڵبەسی بە قۆپی لە مێشکدان دەرکەن. قۆپی شتێکە یەکلایی بۆ تۆ کە نادرووسە باش نییە. پاشە ئەو زیکرە بخوێنن کە وەرەقە دابەشکرا. ئەگەر توانیتان پێشەوەی سەیری وەرەقەکان ئاەتە کورسیە بخوێنن بۆ مطمئینی دڵتان. باشە پاشان زیکری ربی اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. ئەم زیکرانە هێمنی و ئارامی بە دڵ و دەروون تەبەخشێ، یعنی وات لەکە وردە وردە هادی بیتەوە و یەکسەریش دەستمەکەن بە جوابدان. باشە وەرەقەکەت وەرگرتووە داینی لای خۆتە، یەکسەر دەستمەکە بە جوابدانەوە با هێمن بیتۆ با سترێس و خەلەقیت نەمێنێ، چونکە لەو کاتە هەرچی جواب دەیتۆ بە شپرزەی جوابێتۆ. خانەکان حازر نین، داتاکان جیا نەکرانەوە، باشە شوێنیان بۆ دانەنراوە، کەواتە پەلەمەکە هێمن بە لەسەر خۆدانیشە کە ئەبینی برادەرەکەت لەولاوە دەستیان بە جوابدانەوە کردو تۆ هێشتا هیچ نەکردو قەلەق مەبە، دوودڵ مەبە، وەڵامەکانی تۆ ورترن، تۆ ئەتەوێت جوانتر بیری لێکەیتەوە. باشە کە برادەرەکە دەبینی خەڵسا لە قاعە و چووە دەرەوە تۆ هێشتا ئەنووسی دڵگیران مەبە، ئەوانەی زووە چنە دەرەوە دەرەجە ناهێنن. باشە تۆ کاتت ماوە، تۆ فرسەتت لە بەردەستایە، کەواتە هەموو فۆکسی خۆت با لەسەر ئیمتیحانی خۆت بێ، حەقی هاوڕێ و تەلەبە ئەو شتانت نەبێ. باش ئێستا تینە سەر پرسیارەکان، چۆن ئێمە دەستکەین بە ئەو پرسیارانەی کە هەمانە. جاعاتەن تۆ کە یەیتە سەر ئەسیلەکە دوو طریقە هەیە تەلەبە بەکارهێنێ، یەکیانەوەیە هەموو پرسیارەکانە خوێنێت و یەکەم جار پاشان تێ ئاسانەکان جوابدات و دووەمیان یەکسەر لە یەکەم پرسیارەوە دەست پێەکە ناچێتە سەر پرسیاری دواتر. باشە من ئەوەندەی گەگەڕابم بۆ ئێوە هەوڵم دابێت و مطالعام کردبێت و کتێبەکانم خوێندبێتەوە
طریقەی دووەم سەرکەوتووە، ینی طریقەی دووەم تۆ سەیری یەکەم پرسیار بکە، ئەگەر پرسیارێکی ئاسان بوو جوابی دەرەوە، ئەگەر پرسیارێکی گران بوو شتێک لێ زانی ئەو شتە بنووسە، چونکە دوایی کە ئەڕۆی ئەو شتش نامێنێ لە مێشکت، باشە ئەو شتە لە شوێنێکە ئاماژە پێ بکە و بینووسە. زۆر ئاساییە هاوڕێیان، زۆر ئاساییە کە ئەچیتە ناو قاعەی ئیمتیحان فۆرمات بی کە ئەمە کێشەی زۆر بمانە، زۆر شتێکی طبیعیە. بۆ بهێنە بێشچاوی خۆت، ئێستا تۆ ناوی دەیان و سەدان نەفەرە زانی، باشە ئەگەر بڵێن وەرە ناوی ئەم کەسانە بۆ بنووسە نایەتە مێشکت، باشە بەڵام ئەگەر باس وەسفی کەسێکیان بکەن ناوەکەی وردەوردێتە زاکیرێت. ئیمتیحانیش وایە کە ئەچیتە ناو ئیمتیحان ئەم پرسیارانە یەک دنیا پرسیار تێر نەبەردەشتە تۆ فۆرماتی مێشکت لا هیچی نییە، بەڵام کە فۆکسی خۆی دەخەیتە سەر یەک پرسیار و دائەنیشی بووی بیری لێ ئەەکەیتۆ وردە خۆیت وردەیەتەوە مێشکت وە پشتیشمان بینی ومانە، چونکە تۆ پرسیارەکە دەگەر خوێندبێتەوە لەبەرت کردبێ لە مێشکایە لە ناو خانەکانی مێشکایە حازرە بەسم خانە خەوتووە بێ هەڵی سێنی کە ئیشاڵڵا تەکتیکتان بۆ باس دەکەین. دوو ڕێگە هەیە کە بتوانی شت بیر بێتەوە بە ئاسانی. ئەم خانە بەس ئەوەنە هۆشی پێ بکەیتۆ شتەکانێتەوە مێشکی خۆت، باشە مەشڵەژێ ڕەنگە ئێمە بچینە قاعەی ئیمتیحان و هەز بە لەرزین بکەین، هەز بە ترسکەین، چوزانم ئارەقی زۆر بکەین، دڵمان خێرا لێبدا، جۆرێک لە شێوازی بورانەوەمان توش ببێت، خاوبوونەوەمان هەبێت، ئەمانە هیچ نییە، دەمت وشکە بێ، ئەمانە ئیشەڵا کێشە نابێت. هێمن بەرەوە بیر لەوە بکەرەوە ئەمەی تۆ تێپەڕێنی شتێکی سادەیە دەیان کەسی تر تێیان پەڕاندووە هیچ نەبووە، هەوڵدە ئیسراحەتێ بدە بە خۆت، باشە ئەگەر نازانم ئەیڵن بۆ قاعەی ئیمتیحان شت بوونیانە، چونکە بۆ نمونە خواردنی تەندروست گرنگە، میوەی وشکراوە، هەنجیر قەیسی یا خورما زۆر مهمە. من کتێبێکم خوێندووە مامۆستایان بوو باسی ئەوەی کرد ئەگەر تەلەبە بتوانێت خورما لەگەڵ خۆی باتە ناو قاعەی ئیمتیحان جار بخاتە سەر زوانی ڕاستەوخۆ وزانێرێ بۆ مێشک، باشە ئیسراحەت بە خۆت بدە، هەوڵدە تەمرینی هەناسە بکە، بەلوتەڵی مژە بیگرە بەدەم بیدەرەوە، ئەم تەمرینە چەند جارێ تەکتیکە 6-7 جار دووبارە کەرەوە هەتاکو سترێس و لێدانی خێرای دڵت نامێنێت. و ئەگەر زانی ژاوە یا شتێکەیەکە هیچ یەکسەر بە مامۆستا بڵێ لەبەرەوە ئەمە فرسەتی ژیانی تۆیە، باش شەرمت نەبێ لەو شتانە، باشترین و ئارامترین و خۆشترین زروب بۆ خۆت بگونجێنە، زۆر احتیاطی بە، هەتاکو شڵەژانەکەت نامێنێ. هاوڕێیان لە کاتی شڵەژانە ئەمان جواب مەدەنەوە، باشە لە کاتی شڵەژانە جواب مەدەنەوە، چونکە ئەو جوابانەی ئەیدەیت و هەمی تێکەڵ و پێکەڵە شپرزەیە، هەوڵدە بەم ڕێگەیانە ئارام بەرەوە. ئەوجا ئەگەر پرسیارێکی قورست بینا یا هەستت کرد وەزعەکە بۆت ناڕەحەتە، ذیکری کەمان هەیە بیخوێنی اللهم لا سهل إلا ما جعلت سهلا وأنت تجعل الحسن إذا شئت سهلا. ئەم ذیکرانە هەم دڵ ئارامەکە ئەگەر بە یەقینەوە بخوێنی، هەم خوش پشتیوانتە بێ، یعنی بەندە چییە ئەگەر بەبێ بوونی خوارد ئەگەر خوای لە پشت نەبێ. بۆیە ئەم ذیکرانە بەکەم وەری مەگرێن و لەگەڵی بن. پاشان کە تێیتە سەر پرسیارەکان عادەتەن ئەوەی پێمانوتم پرسیارە سوبکان جواب بدەیت، تۆ پرسیارە قورسەکانی شەرچت لێزانی ئەینوسی ئەوەش لێ نەزانی دوایە ئیشاڵڵا بگەڕێرەوە سەر پرسیارەکانی کە باشە. ئەو تەکتیکەی هەمانە بۆ بیرهێنانەوە. منەوەی خوێندمەوە دوو جۆرم لێ دەرهێنا، یەکیان بۆ نمونە ئەگەر پرسیارەکە باسی ئامانج بێت بڵێ ڕێگاکانی گەشتن بە ئامانج چی و چیە بۆ کاتە بۆ شایی بۆت، ئەم پرسیارە بنووسەرۆ، ئەمە بکەنە پێوەەر بۆ پرسیارەکانی کەش، ئەم پرسیارە بنووسەرۆ ڕێگاکانی ئامانج بۆ شاییە چاو بنوقێنە 6-7 جار لە مێشکت، ئەمە دووبارەکەرەوە، باشە ئەگەر شتێک هات چۆنەڵێ ئومێدێک هەبوو یەکسەر بینووسە، ئەگەری هیچ نەهات لێی گەڕێ بۆ مێشکت بڕۆ پرسیاری دواتر، ئەمە ئیعازە داتە پێی ناردووتە بۆ بەشی کراوی مێشکت لێی گەڕێ، باشە ئەمە ڕێگایەکیانە. ڕێگەیەکی تریشیان ئەو شوێنەیە کە تۆ ئەم شتانەت یا خوێندووە، یعنی بۆ نەگەر شعرێک لەبەر کردووە بیر لەو ژوورە بکەرەوە، لەو شوێنە کەرۆ شعرەکەت یا لەبەر کردووە، ئەگەر شعرەکەت نهاتۆ بیر لەو شتانە کەرۆ لەو چواردەورا بینیتە، باشە ئەمانەوە ئەکا ئەم خانانەی مێشکت وردە ئەو شوێنە ئاگادارکەنەوە، ئەو شوێنەی کە ئەم شعرەی لەبەر کردووە، چونکە تۆ لەبەرتە لێرە غەزنە میمۆرایزە، بەڵام مایە بە خەبەری بێنی، باشە ئەم دوو ڕێگەیە شتێکی باش بوو، ینی ئیسفادەیان لێ کردووە تەلەبە. کە تەواویش بووین مراجعە گرنگە، مراجعە زۆر گرنگە، بە دیقەت بە وردی مراجعەی کردەوە، بەڵام هاوڕێیان شتێک هەوڵدا ئەگەر شتێ زۆر لێی دڵنیا نەبی کە هەڵەیەمەی گۆڕە، چونکە تەلەبە زۆر لەم گۆڕینا زەرەری کردووە، باشە
زۆر لێ دڵنیا نەبی کە هەڵەیە مەیگۆڕە. بەڵام مراجعەیەکی جوانی بکەرۆ، وردەکاری بزانت شتێکت نووسیبی ها خەتێکە ناشرینیەکە دەست و خەتە چوزانم هەر شتێک لەوانەیە کە ئەگەری هەڵت لێ بکە ناوەکەت لە دەفتەرەکە شتەکانت بەڕێکی و هەڵبژاردنەکانت هەمووی جوان مراجعەیەکی کاملی بکەرۆ. وذكركمان هي الحمد لله الذي هدانا لهذا وما كنت لنهتدي لولا أن هدانا الله. ئەم ذکرە ئەگەر بخوێنی پاشان وەرەقەکە پێشکەشکە هاوڕێیان کە چوونە دەرۆ پرسیار مەکە باشە، دوای وەڵامەکان ئەمەگەڕێ بە هیچ شێوە ئیسفادەی لێ ناکەی باشە، و دوای ئەمەگەڕێ مێشکی خۆت سافکە، سوپاسی خوا بکە ئەمە تێپەڕاندووە و خۆت بۆ ئیمتیحانی دواتر حازرکە. تاو برادرانی شتیان زۆر احتیاجیە بڵێ من نامەوێت حەلکەمە تا ئاخری لەبەرەوە خەفەتێکە ئەداتێ و کاریگەریشی لەسەر وانەی دواتر دەبێ. باشە هیچ مەکەن، باشە سوپاسی خواکە، سوپاسێکی خۆتکە وەکۆی لە کتێب خوێندمەوەڵێت چایە قاوەیە هەدیە پێشکەش بە خۆشت کە کەماندوو بیتە، پاشان بڕۆرەوە ماڵ و خۆت بۆ ئیمتیحانی دواتر حازرکە. ینی ئەمە بوو، ئەمە ڕۆژێکی ئیمتیحان بوو کە زۆر بە ئاسانی ئینشاءڵڵا توانی تێیپەڕێنی. هیوام وایە هەمووتان بگەن بە ئاواتی خۆتان، بە نمرەی بەرزی خۆتان، بە دەرەجەی باشی خۆتان بە سادەی وەریگرن، ئەو ڕۆژە بە سادەی تێیپەڕێنن، دەرەجەی 100 بەدەستێنن ئینشاءڵڵا. هیوام باشی سەلامەتی و نمرەی بەرزتانە.